لە ئێستادا کێبڕکێ بۆ پێکهێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی لە ئەنجومەنی نوێرانی عێراق توند بۆتەوە. هەریەک لە کوتلەکانی سەدر و چوارچێوەی هەماهەنگی شیعە هەوڵی پێکهێنانی گەورەترین کوتلە دەدەن و زیاد لە سیناریۆیەک لەسەر پێکهێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی بوونیان هەیە. چوارچێوەی هەماهەنگی شیعە کە لە گروپەکانی حەشد و نووری مالیکی پێک دێت بانگەشەی ئەوە دەکات کە گەورەترین کوتلەی پەرلەمانیە و واژۆی 88 ئەندامی پەرلەمانی کۆ کردوتەوە. لە هەمان کاتیشدا کوتلەی سەدری 76 کورسی کۆ کردوتەوە و خۆی وەک گەورەترین کوتلەی پەرلەمانی ڕاگەیاندووە. حەیدەر حەرب موسەوی سەرۆکی ناوەندی لوتکە بۆ توێژینەوەی استراتیژی دەڵێت لێک تێگەیشتن و ڕێککەوتن لە نێوان هەریەکە لە پارتی دیموکراتی کوردستان و سوننەکان و کوتلەی سەدرەکان لە ماوەی ڕابردوودا کراوە و بەرهەمی ئەو نزیکیە پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بوو. ئەگەر ئەو ڕێککەوتنە بەردەوام بێت نزیکە کوتلەی گەورە لە بەرەی سەدر دروست بێت و پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقیان پێبسپێردرێت. سەرۆکی دەستگای لوتکە بۆ توێژینەوەی استراتیژی ڕاشی دەگەیەنێت پێکهێنانی گەورەترین کوتلە لەبەرەی چوارچێوەی هەماهەنگی یەکێکی ترە لە سیناریۆکان و لە یەکەم دەستپێکی خولی پێنجەمی پەرلەمانیش. ئەم کوتلەیە دژبوون و بەهەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و هەڕەشەی تۆمارکردنی سکاڵا دەکەن لە دادگای فیدراڵی. ئەم بەرەیە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن و هاوکاتیش گروپە چەکدارەکانی حەشدی شەعبیش پێکهێنەری سەرەکی ئەم گروپەن و ئاوتکردنیان لە ناوەندی بڕیاری عێراق زەحمەتە. بەپێی خوێندنەوەی چاودێرانی سیاسی پێکهێنان و ڕێککەوتنی نێوان هەریەکە لە ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی دیاریترین ڕووداوەکانی داهاتوو دەبێت بۆ پێکهێنانی گەورەترین کوتلە یاخود پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق. زۆرترین سیناریۆکان بۆ ئەوە دەڕۆن کە هەمان سیناریۆی پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دووبارە نابێتەوە کە بە زۆرینە و بەبێ ڕێککەوتن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی شیعە هەڵبژێردران. هەریەکە لە کوتلەی سەدر و چوارچێوەی هەماهەنگیش چەندین کۆبوونەوەیان بە ئامانجی ڕێککەوتن ئەنجام داوە، بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتون بە ڕێککەوتن بۆ پێکهێنانی گەورەترین کوتلە و پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. موقتەدا سەدر تاوەکو ئێستاش داوای پێکهێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دەکات. چوارچێوەی هەماهەنگیش داوای ڕێککەوتن دەکات و حکوومەتی زۆرینە ڕەت دەکاتەوە. پرسی پێکهێنانی گەورەترین کوتلە و ڕێککەوتنی ماڵی شیعە چەندین هەفتە یەکلاییکەرەوەی دەوێت. ماڵی شیعە کاتیان دەوێت بۆ یەکلاییکردنەوەی گەورەترین کوتلە و دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق.